لە کوردستان قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردانێکدا بۆ دەڤری ڕاپەڕین مەرزی کێلێ لە پشدەر بەسەر کردەوە و لە کۆبوونەوەکدا لەگەڵ کاسبکار و بازرگانانی سنوورەکە تاکیدی کردەوە لەسەر پێویستی بە نێودەوڵەتیکردنی مەرزەکە لە پێناو برەودان بە کەرتی بازرگانی و بژاندنەوەی ئابووری ناوچەکە و ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ دانیشتوانەکەی. قوبات تاڵەبانی پاڵپشتی خۆی بۆ کاسبکاران و بازرگانان دەربڕی و بە داینەمۆی بازاری کوردستان ناویبردن بەڵێنیشی پێدان هەموو کار ئاسانێک بکات بۆ ئەوەی کێشە و گرفتەکانیان چارەسەر بکات. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتەیەکدا بە بازرگان و کاسبکارانی ڕاگەیان هیچ شایستەیەکی داراییان نافەوتێت و لە داهاتووی نزیکدا وەری دەگرنەوە. سەبارەت بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلێش قوبات تاڵەبانی بڕیاریدا لە داهاتووی نزیکدا پرۆژەی دروستکردنی کۆمەڵگەی مەرزەکە جێبەجێ بکرێت بۆ مەبەستەش بڕی 1 ملیار دیناری بۆ تەرخانکردن. لە بەشێکی تری وتەکەیدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەخستنەوەگەڕی پرۆژەکان و سیاسەتی حکوومەت بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان کرد و ڕایگەاند. لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریان داوە لەمەوە دووە پرۆژەکان لەلایەن وەزارەتی داراییەوە بودجیان بۆ دابین بکرێت و وەزارەتی دارایی سەرپەرشتی ئابووری کوردستان بکات. قوبات تاڵەبانی وتیشی دەمانەوێت هەموو پرۆژەکان ڕێک بخەین بۆ ئەوەی ئەو جۆرە پرۆژانە استراتیژین و خزمەت بە خەڵک دەگەێنن بکرێنە ئەولەوێت. هەروەها فرا پرۆژەی ناهێڵن بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن و بتوانن بەردەوامی بە پرۆژەکانیش بدەن. هەروەها هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین ڕایگەیان جێگری سەرۆکی حکوومەت هەموو ئەو داواکاریانی جێبەجێ کرد کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاراسایان کردووە و بڕیاریدا ملیارێک و 200 میلیۆن دینار بۆ مەرزەکە تەرخان بکەن و بڕی 952 میلیارد دیناریش بۆ بە دووسایدکردنی شەقامی ناو بازاری ڕانیە تەرخان بکات کە ماوەی چەند ساڵێکە بەوەی قەیرانی داراییەوە ڕاگیراوە. ماوەی ڕابردوو بە نووسراوێکمان داوامان لە بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بە مەبەستی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلێ کۆمەڵێک داواکاری هەبوو کە پێویستی گرنگ بوو بۆ ئەو سنوورە بۆ جەنابیان ڕەزامەندی دەربڕی بە جێبەجێکردنی ئەو داواکاریانەی کە ئێمە ناربوومان بە نێودەوڵەتیکردنی مەرزەکەەوە پێهێزاویستەکانی مەرزی کێلێ و خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوو سەرجەم داواکاریەکانمان لە گەیاندنی کارەبا لە دروستکردنی بینا و کەمپی مەرزەکە ڕەزامەندی لەسەر درراوە کە بە بڕی ملیارێک و 200 میلیۆنە بە هەردوو پرۆژەکە بۆ جێبەجێکردنی و لەسەر ڕۆژی ئایندەدا کار لەسەر ئالانکردنی پرۆژەکە و ڕاستپاردنی بەڵێن دەردەکەین بۆەوەی لە زووترین کادا پرۆژەکە دەست بەکار بێت و دوا بە دوای وەستانی پرۆژەی دووسایدی ناوبازاری ڕانیە بۆ ماوەی 2 ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە جارێکتر لەسەر فەرمانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 952 میلیۆن دیناری تەرخان کرا بۆ دووبارە دەست بەکردنەوە و تەواوکردنی پرۆژەی دووسایدی ناوبازاری ڕانیەوە لە چەند ڕۆژی ئایندە دوای تەواوکردنی ڕێکارەکانی نێوان وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی دارایی جارێکتر پێشینە بە بەڵێن دەردەدرێت و پرۆژەکەش دەست بەکار دەبێتەوە. مەرزی کێلێ دەکەوێتە سەر سنووری نێوان شاری قەڵاتجێ و شاری سەردەشتی خۆرەڵاتی کوردستان بڕیاریشە لە داهاتوویەکی نزیکدا با شێوەیەکی ڕسمی واگمەرزێکی نێودەوڵەتی بناسێنرێت.